بەنای خی بەخشندە و میرەبان سڵاوتان لێ ببینەرانی عزیز لە دەستپێکی هەفتەیەکی نوێ لە ڕۆژێکی نوێ داهاتن و خزمەتان ئەم ڕۆژ لەگەڵ هاوکارم جلال کۆمەڵێک برگ و بابەتمان بۆ ئامادەکردین نیوەخوازم کە سەرجەمیان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی عزیز بێت. ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ جوانترین سڵاوی خی پەروەردگارتان لێبێت بۆ هیواییکە لە هەرجەیەکەن لە شێکی ساخ و تەندروستان هەبێت. ئەو بگە بابەتاریکەم ڕۆ بۆمان ئامادەکردون دیارە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو یا بگرێت چەند ساڵێک کە ڕخنە و ناڕزایی و خۆشاندانەکان هەن هەمیشە نەتوانراوە ئەم ناڕزاییانە یەک بخرێن و بە شێوازێک کە کاریگەریەکی ئەوتۆ دروستکە لەسەر دەسەڵات بۆی کە بەدەم داواکاری خەڵکی ناڕازیەوە بێت. بۆیە قسە لەسەرەوەکەین لە تەوەری یەکەمدا چۆن ناڕزایی چین و تێژە جیاوازەکان یەک بخینەوە. دیارە ئەم ڕۆژ کۆمەڵێک لە کارمەند و پزیشکان لە شاری سلێمانی بۆ هیمانگرتن و دواکەوتنی موچەکانیانەوە جارێکی دیکە گرت دەبنەوە و بۆیە زیاتر پێویستە قسە لەسەرەوە بکەین چۆن ئەم ناڕزاییان یەک بخرن بۆی کە کاریگەری زیاتری هەبێت. بەڵازان لە تەوەری دومیشماندا ئاشناتان دەکەین بە کتێبێ بەناوی فەرهەنگی ئاسووی فۆتۆگرافی بزانین ئەم کتێبە باز لە چی دەکات و ئەو بوارانە چین کە بۆ فۆتۆگرافی بەکاردێنێت وە بزانین ئەو کەسانی کە کاری فۆتۆگرافی دەکەن تا چەند سوودمەندە من لەم پەرتووکە. تەوەری سێمیشمان لە چەمچەماڵەوە میوانێکمان دەبێت لەسەر ئیرەی بردن یا حەسوودی کە ئەمە حاڵەتێکە بەسەر کەسەکانە دێت یا زۆر جار ڕوبەڕوو دەبێتەوە شتێک نییە کۆتایی پێبێت لە ژیانە زۆر جار ڕوبەڕووی دەبیتەوە بۆیە ئەو کەسەش کە حەسوودی یا ئیرەی ڕوبەڕوو دەبێتەوە تووشی نیگەرانی دەبێت. قسە لەسەرم بابەتە دەکەین بزانین ئیرەی بردن چۆنە چارەسەرەکانی چین وایە ئەو کەسێک کە ئیرەی دەبا بە بەرامبەرەکەی خۆی بەخۆی دەزانێت و چۆن دەبێت چارەسەری خۆی بکات. بەڵازان دەستپێک دەچین ناوی بڕگەی کەش و هەوابزانین ئەمڕۆ پلەکانی گەرمان تا چەند گۆڕانکاری بەسەرداتوە لە سەرجەم شار و شارشەکانی هەرێمی کوردستان پێکەوە بینەری دەبین.
ئازان و خۆشەویستان دیارە تەوەری یەکەمی پامی ڕۆژی ئەم ڕۆمان قسەکردنە لەسەر چۆنیەتی یەکخستنەوەی ناڕزایی هاوڵاتیان یا چین و توێژە جیاوازەکان بۆی کە کاریگەریەکی باشی هەبێت نەکەوەی کە زۆر جار تەنانەت چین و توێژە جیاوازە ناڕازیەکان دێن ڕەخنەوتە شەر لە یەکتر دەکردن کامە کاریگەری لەسەر بەگشتی خەڵکەیە چونکە چاو کاتەی کە ناڕزایەکان زیاتر بن و چین و توێژەکان زیاتر لە پشتی یەک بن بۆ دەربڕینی ناڕزایی و داواکاریەکانیان زیاتر کاریگەری دەبێت و زیاتر دەسەڵاتیش بەدەم داواکاریەکانیانەوە دێت. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەت و تەوەرەیە میوانداری زۆر بەڕێز مامۆستا تاریق تاهیر یەکێک لە مامۆستایانی ناڕازیوان کردووە کە ڕۆژانە هاوشێوەی مامۆستا هاوڕێکانی دیکەی لەسەر شەقامەکانن ناڕزاییان هەیە بۆیە دەمانوێت لەوە دەست پێ بکەین مامۆستا زۆر سپاس بۆ دەرفەتە ئەگەر بپرسن ئەوەی کە تا ئێستا هەبووە ناڕزایەکان یەک نەخراون یا ڕۆژێک مامۆستا ناڕازی بووە ڕۆژێک دکتۆر ناڕازی بووە ڕۆژێک خانە نشین ڕۆژێک پێشمەرگەی دێرین ئەمە چ کاریگەریەکی هەیە کە بە شێوازێکی پەرتەوازەی ناڕازی بین. بەڵێ سڵاو لێ و سڵاو لە بینەرانتان ڕاستیە ئەگەر ئێمە چایەک بە مێژووی ئەم حکوومەتی خۆمانە بگێڕینەوە با بڵێن حکوومەت هەرێمی کوردستان کە بە باوەڕی من ڕەنگە ناوێکی ناشایی سەبێ و قابلی نەبێ پێ بوترێ حکوومەت چکە لە ڕاستی ئەمە دەسەڵاتێکی سیاسیە و ئەوەی کە ئەم دەسەڵاتی سەلماندووە منطقی هێزە نەک منطقی یاساوە هیچ شتێکی تر با بڵێن. ئەم بە درێژای ئەم 29 ساڵی ڕابردوو ینی زۆڵم لەسەر زۆڵم ستەم لەسەر ستەم نادادگەری لەسەر نادادگەری چۆنەڵە گەندەڵی لەسەر گەندەڵی درێژیان پیاوە ئەو معادلەی کە حکوومەت هەرێمی کوردستانی لەسەر دروست بووە بەداخەوە وەکو معادلەیەکی بیرکاری وایە هەر کاتێک ینی ئەتەوێت نەتیجەیەک با بەدەستەوە هەمان نەتیجەی با بڵێن حکوومەتەکەی پێش خۆی یا بەدەستەوە دەسەڵاتەکەی پێش خۆی یا بەدەستەوە ئەویشیە نەتیجەکە چێ نەتیجەکە گەندەڵیە دزیەوە فەسادیەوە هەم ئەو شتانەی کە ئێمە بینەوە ئەو بەڕێوەبردنە خراپەیە کە کوردستانی بەم ڕۆژە گەیاندووە و خۆشبەختانە بە درێژایی ئەماوانە بەردەوامی خەڵکی وە شاری هەرێمی کوردستان ناڕزایی هەبووە هاتۆتە سەر شقامەکان بەڵام بەداخەوە ڕەنگە بڕستان لەعین لەو قسە دروست بن کە ئەوەی کە جۆرێک لە ناڕێخستنی پێوە دیاربێ هەرچەند ئێمە لە ڕابردوودا مامۆسایانی ناڕازی بەڕاستی ینی خۆشبەختانە توانیوێتی کە چۆنەڵی جڵەوی ئەو خۆپشاندانە نەبگرێەوە بە ئاڕاستێکی جوان ئاڕاستێکەوە زۆرێک لەو هێز و دەنگە ناڕازیانە کۆبکاتۆ لە ژێر چەتری خۆیان کە بەرامبەر بەم حکوومەتە هاتوونەتە دەنگ بەڵام بێگومان ئەوەی کە بەڕستانە فەرمونون کە با بڵێن جۆرێک لە کۆمەڵ هەیە ئێستا لە بابەتی با بڵێن خۆپشاندانە بێگومان ئەوە زیانی هەیە ئەگەر با بڵێن سەرجەمگین و توێژەکان بەیەکەوە بێنە سەرجادەوە داوای مافی خۆیان بکەن بە دڵنیایی ئەو کاتە کاریگەریی گەورەیە بێ و پێویستە ئیشی بۆ بکرێەوە خۆشبەختانی ئەمە و ئەنجومەنی مامۆسانی ناڕازی هەنگاومان ناوە بۆ بابەتەوە بەرەیەکی گەورە و فراوانمان دروست کردەوە کە پێکی دێت لە سەرجەم با بڵێن بەرەو چینە توێژە ناڕازیەکان لەژێر چەترێکا بۆی بتوانین بەیەکەوە ئەو با بڵێن کاریگەرێکی زیاترمان هەبێت لەسەر شقام. زۆر بەش مامۆستا تاریقەوە کارچیەکە ئەوە پەرتەوازەی هەیە ئێوە لەگەڵ نوێنەرانی بۆ نمونە پزیشکان یاخود نوێنەرانی فەرمانەکانی دیکە کۆبوونەوەتان نەکردو کە هەر یەکەیەکیان پێکەوە ڕێک کۆن لەسەرەوەی کە خۆپشاندانێکی سەرتاسەری ئەنجام بدەن. بەڵێ لە ڕاستی ئەو بەرەی کە من باسم کرد ینی نوێنەری سەرجەم چین و توێژەکانی تایەوە سوێرجەم با بڵێن سێکتەرەکانی تری تایە لە ڕاستیە بەڵام بەداخۆی ینی ئەومان لەبیر نەچێ هەموو دەسەڵاتە سیاسیە ستەمکارەکانی هەموو دنیا ئەمە جۆرێک بۆ لە سیاستیان کە لە ناو خۆپشاندەرانە ڕەنگە خەڵکێک بچێنن کە خەڵک بێ هیوا بکەن لەوەی کە خۆپشاندان با بڵێن دەرەنجامی نابێ سوودی نابێ یەکێکتر لەوانە ئەوەیە کە بەداخەوە حکوومەت توانیوێتی ینی بە ئەنقەز ناکۆچیەک لە نێوان ئەم خەڵکەیە دروستکە بۆ ئەوەی کە کاتێک مامۆسا ینی موچەکانی جیاواز کردو ئەگەر موچەکان هەمووی بەیەکەوە بە هاتایە لەم کاتەوەکو جاران بۆ نمونە ڕەنگە هەمووی بەیەکەوە بە هاتایە سەرجادە بۆ نمونە کاتێک بینی سێکتەری جۆک و سێکتەری تەندروستی ئەوێ مانگرتن بکە یا ئەوێ خۆپشاندان بکە ینی هەوڵەیە موچەی ئەو پێش بخات ئەم بەش جۆرێک لە جۆرەکان بەداخەوە وای کردووە کە ینی ئەو خەڵکانەی کە لەو سێکتەرانە ئیشەکەن ترسێکیان لەوە هەبێ کە موچەکانیان فەوتێ یاخود لە ڕاستی ینی لێتان نەشارینەوە زۆر جار چاوترساندن هەیە لە بابەتی نەقڵکردن بۆ شوێنێکی تر ڕەنگە بۆ نمونە ئێستا من وەکو مامۆسایە گەر بزانن بۆ نمونە ترسم هەیە لەوەی کە ئەترسم لەوەی نەقم بکەم بۆ شوێنێکی تر بە ترس من ینی بترسێنن بۆ ئەوەی کە نێڵن بێمە سەر شقامەکان و بابەتێکی تریش ئەوەیە کە ئەوان وەکو وتم بۆ خۆیان با بڵێن کەرتی تایبەتی حیزبیان هەیە لەناو با بڵێن مامۆسایانە لەناو تەندروستیە لەناو کەرتەکانی ترا بەداخەوە ئەمانش ڕۆڵێکی خراپە بینن. مامۆستا ئێستا داواکاریەکان بەگشتی چین توێژەکان چین موچەیە بە دەرەجە یەک کەواتە کاتێک کە دەبینین داواکاری سەرەکیەکانیان یەکە
بۆچی یەک ناگرنەوە بۆچی کە ئەمڕۆ پزیشک لەسەر جادەیە یا کارمەندانی تەندروستی لەسەر جادن بۆچی مامۆستایانیش ناچینە تەنیشتیان وڵا لە ڕاستیە خۆشببختانە تا ڕادێکی باش هەماهەنگی هەبووە ئێمە وەکو مامۆسانی نانڕازی لە ڕاستی ئەمە بەشدار بووین لە ڕۆژێک مانگی هەبووە پێم وایە خۆپشاندانەکان خەڵکی کەمتری تێدا بووە تا بۆ نمونە کاتی خۆی کە مامۆستایان خۆپشاندانی سەرتاسەریان دەکرد دەمانزانی کە 200,000 مامۆستا بەجارە لە سلێمانی کۆ دەبنەوە بەڵام کاتێکە بینیومانە کە مندام تەندروستی بۆ نمونە مامۆستا فڵان نەمانەکە کۆ دەبوونەوە سێدەکی قەبارەکەی زۆر کەمتر لەوەی گەر توێژەکەلانە حکوومەت بێ منت بێ لە ئاز ئەو داواکاری دەڵێت چینێکی کەمە گوێ پێ نادات گومانیتیانی هەتاوەکو قەبارەی خۆپشاندەر فراوان بێ مانەوەیان لەسەر جادە فراوانتر بێ نەتیجەیەکی دروستتر و باشتر بەدەسەوەیە بەڵام لە ڕاستیە ینی بابەتەکە ڕەنگا بە تەنها ئەوە نەبی ینی ئەمە خۆمان ئاگادارین ناو چۆنێتی هەڵسوکۆتی ئەم حکومەتن و ئاگادارین کۆمەڵێک ڕاگەاندنی زۆر گەورە خراوەتە کار بۆ ئەوەی کە خۆپشاندان لە لای بابڵێن لای خەڵک سوق بکرێەوە بە خەڵک بوترێکەوە تا چەند ساڵەوە خۆپشاندانەکەن ئامانجی نییە لە کاتێکدا بۆ نمونە ئێنمویانی حکومەت هێرێمی کوردستان کە بڕیار بوو لە هەولێر خۆپشاندان بکرێت یعنی بەرگەیەوە ناگرێن نیو سەعات خەڵکی هەولێر بێتە سەر جادە ئەمە مانای چێ مانای ئەوەیە کە خۆپشاندان کاریگەری هەیە و مانای ئەوەیە کە خۆپشاندان ئەتوانێت گۆڕانکاری بکات بەڵام یە لە ڕاگەاندنەکانی و باسیەوە کاڵی خۆپشاندان کراوە دوکان تاڵان کراوە ینی کۆمەڵێک شتی لەو بابەتەی تۆمەتی بۆ وڵاواسی بۆی کۆمەڵی خەڵک خۆپشاندانی لەلا سوق بێەوە بڕاستی لەتان نەشارینەوە کۆمەڵێ خەڵکیش کە ڕەنگە ئەمە منیش خۆزگەی پێنەخوازم ئەوەیە کە باوەڕیان وایە لە ئێسەیە بە خۆپشاندان گۆڕانکاری ناکرێ ئەبێ بە هێزی چەکدار و بەڕاپەڕین و با بڵێن بەڕاپەڕین بێ خۆپشاندان بکەمە دیاردەیەکی زۆ خراپەوە من دایلێرەوە داوا لە خەڵکی هەرێمی کوردستانەکەم کە جارێکی تر باوەڕیان بەوە هەبێ کە شۆڕشی مەدەنی خۆپشاندان ئەتوانێت گۆڕانکاری گەورە بکات چۆن یەکی بخینەوە ئەم ناڕزاییانە ئایا مامۆستا بێ پۆست بدا بەسەر تەندروستکاران بڵێ ئیشی ئێمەیە یا ئەو بڵێ نەخێر ئیشی ئێمە پێشەوایەتی دەکەین ببێتە ڕکابەری نێوان خۆیان چ توێژەکان بن چ لایەنە سیاسیەکانی ئۆپۆزیسیۆن بن بەگشتی چۆن ئەمە ڕێک بخرێتەوە لە ڕاستی ئەگەر ئێمە با بڵێن لە هیچ شتێکە جیاوازیمان ئەگەر جیاوازیمان لە کۆمەڵێک شتاک هەبێ لە بابەتی ئەوەی کە ئێمە زوڵم مستەمان لێکراوە لە سەرجەم چین و توێژەکانی باوڵێن هاوڵاتیانی هەرێمی کوردستان سەرجەم سێکتەرەکانی هەرێمی کوردستان لەوای یەکسانین چکە زوڵم لە هەمومان کراوە بۆی پێویستە ئێمە هەمومان بەیەکەوە هاودەنگ بینەوە بەیەکەوە بینە سەر شقامەکان داوای مافی خۆمان بکەینەوە بەڕاستی ینی لێت نەشارمەوە ئێمە وەکوتم ئەو هەوڵانەی ئێمە هەیە بەڵام بابەتێکی تر لەوەی کە ئەتوانێ ئەم دەنگانە یەک بخاوە ئەتوانێت کاریگەری هەبێ بەڕاستی میدیاکانی با بڵێن ئۆپۆزیسیۆنە کە بەڕاستی ئەمە گلەیمان لێیان هەیە بە ئێوەشەوە بەداوای لە بردنەوە ڕەنگە من لێرە پێویستی ئەو قسە بکەم چونکە ئێمە لە ڕابردووە ئازانین کە میدیاکانی ئۆپۆزیسیۆن دەور و کاریگەری گەوریان هەبووە لە فراوانکردنی خۆپشاندانەکانە وە تەنانەت ئەوەنە دەسەڵات لە میدیانە ترساوە ئێمە بەچای خۆمان هێزمان بینیەوە بەرامبەر ئەم تەلەڤیزیۆنی کۆمەڵە یعنی دەبابیان هێناوە بەرامبەر بە تەلەڤیزیۆنی کۆمەڵدایانەوە کە ئەمە ینی ئەو پەڕی ترسە لەوەی کە ئەم ڕاگەیاندنە ئەتوانێت من بڕوخێنێ لەبەرەوە بەڕاستی هەم بە ڕاگەاندنە کرێەوە هەم بە مامۆسایانی ئاینیەوە هەم بە ڕووناکبیران بە ڕۆشنبیران و هەم بە تاقم و گروپ و با بڵێن خەڵکە ناڕازیە کە بەردەوام جڵەوی شقامیان کردووە ئەبێ پێکەوە هەوڵ بین دەنگی ناڕزایەتەکانی بخۆین بۆ ئەوی بتوانین نەتیجە و کاریگەریەکی باشتری مامۆستا تا چەند گرنگە لایەنە ئۆپۆزیسیۆنەکان بەردەوام پشتگیری ئەو بکەن و لەگەڵ ئێوە یابن بەڕاستی ینی مەهامی بوونی لایەنی ئۆپۆزیسیۆن ئەوەیە کە پشتگیر بێ ینی بەڕاستی ینی من لێتان ناشارمەوە من ئەم بابەتەم پۆست کردبوو کەوەی کە میوانم زۆرەگە لەو کۆمنتانە کە داوا کراوە ئەوەیە کە ئەڵێن ئایا باشە بۆ سەرکردە سیاسیە ئۆپۆزیسیۆنەکان نایەنە ناو خۆپشاندەرەوە کە کاریگەریی گەورەی هەبێ بۆ نمونە پیاوێکی وەکو مامۆستا عەلی باپیر وەکو مامۆستا سەلاحەدین ئەگەر بێتە ناو خۆپشاندانەوە ئەو کاتە با بڵێن کادرێکی و حیزبە خۆشەویستی لایەنگرێکی و حیزبەیەت یعنی کاریگەرترە بێ مؤثرە بێ بۆ ئەوەی کە ئەتوانێت گۆڕانکاری بکات یعنی بە باوەڕی من یعنی یەشی لە پێشینەی ئەو گۆڕانکاری بەچێکرێ بەم لایەنە ئۆپۆزیسیۆنانە کرێت کە من باوەڕم وایە ئەمان لە ئێستا ڕۆڵی خۆیان نەبینن داهاتوویەکی باشیان نابێ ئێمە چکۆ لە ڕابردووە بینیمانە ینی با بڵێن ڕاگەاندنمان بینیوە حیزبێکی دروست کردووە ئەوە مهمە بابەتی ڕاگەاندنی ئەوەی کە تۆ پشگیری لە جەماوەر بکەیت بۆ پێچوانە شۆ ئێمە ینی ڕاگەاندنمان بینیوە حیزبێکی گەوری بچوو کردوەوە زۆر باش دەمێ بزانم کەمترخەمی بە تایبەتی میدیای ئۆپۆزیسیۆن لە چیە چونکە ڕەخنەت ئێستا لە ئێمەش گرت ینی کۆمەڵک شتەیەکی لەوانەی کە زۆر گرنگە یان جاران یان تۆ تەنها من ئەم پرسیارە لە خۆت بکەم بەراوردی تەلەڤیزیۆنی کۆمەڵکە لە ئێستا و جاران با بڵێن کارمەندەکانتان ئەگیران لیانە درا کامێرەکانتان ئەشکێنران هێستان ڕوبەڕوو ئەکراوە یا ئێستا فەرقی هەیە بەڕاستی ئێستا فەرقی هەیە ئێستاش ڕەنگە ینی مەترسی لەسەرتان نەبێ بەڵام ئەو مەترسیە نییە کە خۆشببختانە خەڵکی هەرێمی کوردستان پشتێنەیەکی ئەمنی بەهێزی بەرامبەر بە تەلەڤیزیۆنە دروست کردبوو کە چکە ئەو کاتە چی بوو دیفاعی لێ کرد بە تەلەڤیزیۆنی خۆی زانێت بەس من باوەڕم وایە ڕەنگە مە خۆش نەبێ بڵێم ئێستا ڕەنگە ئەو پشتێنە ئەمنیە گەورە دروست نەبێت ئەگەر بابەتەکە لەسەر بابەتێکی حیزبایەتی بێ بەس ئەگەر جارێکی تر ئەم تەلەڤیزیۆنە با بڵێن ئەوانەی کە ئەو میدیانەی کە هی ئۆپۆزیسیۆنن دیفاع لە خەڵکن ئەوە دووبارە دڵنیا بن خەڵکێکی دڵسۆسر دیفاعتان لێکاوە بە
با بڵێن هی خۆشیان پێم وایە میدیا ڕاستە دەبێت ڕۆڵی هەبێ و بابەتەکەشمان لەسەر میدیانە بۆ منە هەر پێرە لە هەولێرێ ئێمە ڕۆژنامە نووسمان گیراوە کەرەستەکانیان بردووە هێشتا پێیان نەداوینەتەوە لە خۆپشاندانە لە سلێمانی بێ یا لە هەولێر بوو بێ ئێمە بەر لێدان یا دەست بەسەراگرتنی کلوپەل لە ڕۆژنامەوانیەکانمان نەبوو بینێتەوە لەلایەن هێزانیەکانەوە بەڵام تاکەی مامۆستایە توێژەکان لەسەر جادە بوو بن ئێمە نەبوو بین هەبوون بە پێم وایە بە شایدی خۆتانەوە یەکێک لەو کەناڵانی لە ئەوڵ تا ئاخیر لەگەڵ مامۆستایانە ماوەتەوە پێم وایە پێیان بووە بەدڵنیایی بەو شێوە بەڵام لە ئێستا ینی لە ڕاستیە لەتان نەشارینەوە بە شێوەیەکی ئامانەمە قسەی شخصی من نیە ئامەکەش پێوەستە بە ناڕزاییەوە مامۆستا زۆر جار وانە زۆر جار ئەوەی کە میدیا دەیکا پەیوەستە بە جۆری ناڕزایی و خۆپشاندانەوە لەسەر شەقام کە چۆن دەکرێت ینی من بێم ئێستا بۆ نمونە زۆر جار دەزانین وەک خۆت پێشتر ئاماژەت پێکرد لە ناو خۆپشاندانە زۆر جار گێرە شێوێن هەیە و بە عەمدەن دەسەڵات دەینێرێ دەکرێت میدیاش بەبێ ئەوەی کە هیچ زانیارێکی لەسەرمە بێ کوێرانە ڕووماڵی ئەم ناڕزایە یا ئەم توندوتی ژە بکە کە بە مەرامێکی تایبەت دەکرێت ڕاستیە من پێم وانە ئەمە کوێرانە بێت چونکە ئەوە ینی هەر ڕووداوێکی دژە حکوومەت ڕوئە لێرە کەرتێک خەڵگێتە سەر شەقام تۆ بۆ هەرمە بەسێک بە هەرمە چۆنەڵی باگراوندێک بیتە سەر جادە بەرامبەر بە حکوومەت داوایکی ڕەواو هەیە ئەگەر تەنانەت نێرابیشت بۆ ئێوە لە ڕاستیە پندێکی جوان لەسەر قسێکی جوان لەسەر میدیا هەیە لە میدیا توانێت ئەو بێ بۆ سەر ئاگر و ئەتوانێت بنزینیش بێ بۆ سەر ئاگر ئەمە دروست بۆ فشار بۆ سەر خۆپشاندان بۆ چۆنەڵی جۆشدان بۆ خۆپشاندانیشتر بابەتێکی دروستە ئەتوانێت خۆپشاندان ئارام کاتەوە ئەشتوانێت چۆنەڵی جۆش و خۆشی پێ بدا بەڕاستی ئەنی ئەوە توانن زیاتر لەوەی کە ئێستا هەوڵی بۆدەن زیاتر لەوەی کە چۆنەڵی گرنگە بەلاتان و زیاتر لەمە گرنگ بێ بەلاتان و ئێمە زانین ڕۆژانی ڕابردووە فشارێکی وەکو پێشتر وتم زۆر گەورەتان لەسەر بوو بەڕاستیش ئەبێ ئێمە قەنەعەت بۆ بکەین کە ئێستا ڕاگەاندن دەسەڵاتی چوارەم نیە دەسەڵاتی یەکەمە چونکە حیزب دروستەکە بەڵام فشار بۆ سەر میدیا بۆ نمونە من ئێستا بچمە سەر شەقام خۆ هێزیەمنی نایە دەستگیرم بکە بەڵام ئەگەر ناڕزاییەک هەبێت کە ناڕزاییەکە کاریگەری هەبێت ئەو کاتە ترسیش لە میدیا هەبێت یعنی تۆ سیر کە لە هەولێر ناڕزاییەک هەبووە بەڵام مادام ترسی ئەو ناڕزاییە لە هەولێر زۆر بووە هەرچەندە قەبارەکەی بچووک بووە دێت پەلاماری هێزەمیەکان پەلاماری ڕۆژنامەنووسانی پەیام دەدەن بەڵام لە سلێمانی خۆپشاندان هەبووە لە ڕانیە لە ملالۆلا هەبووە لە چەند شوێنێک نەبووە کەنیان هێشتووە ڕووماڵ بکرێت لە سلێمانی کوا هیچ ڕێگریە کراوە چکە مەترسی نەبووە ئەو کاتی کە ناڕزایی مەترسی هەبێ بۆ سەردەسەڵات بە دڵنیاییەوە هێزی ئەمنی یا دەسەڵاتیش ڕوبەڕووی میدیاکار دەبێتەوە من پێم وایە بە هەمیشەیی دووبارەیەکم ینی بە هەمیشەیی ناڕزایی مەترسی لەسەر دەسەڵاتەیە ئەگەر نیەتی پێشتر منەوە وت بۆچی لە هەولێر ڕێگە نادرێت تەنها نیو ساعت خەڵک بێتە سەر جادەکەواتە هەموو خۆپشاندان و ناڕزایەک تەسیری کاریگەری لەسەر دەسەڵاتە بێەوە شتێکە یەکلایی بۆ تۆ بابەتی میدیاش ئەگەر ینی هەولێر بەڕاستی بەداخەوە من ئەماڵێم ئەو خەڵکە خۆشەویستە بەهێزە چۆنەڵی ینی بەداخەوە دەسەڵاتی سیاسی لەوێ شتێکی نیشانداوە شتێکی زۆر ناشرینی نیشانداوە کەوەی کە پەلاماری ڕۆژنامەنووسە دەرێ پەلاماری پەرلەمانتارە دەرێ پەرلەمانی پەرلەمان خۆی دەرێ پەرلەمانی ینی خەڵکی مقدس و گەورە دەرێ بەداخەوە چەند خەڵک کەس مقدس نییە مقدس بۆ منامانایی کە دیفاع لە مافی خەڵکەکە یعنی ئەگەر تۆ دەسەڵاتی سیاسی باوڵن هەولێر بەراورد کە بێرە ڕەنگە تۆزە جیاواز بێ ئەمە بۆ مانایانە کە لێرە چۆنەڵی ئازادی هەیە نەخێر لێرەش ستەم و نادادگەری هەیە و لێرەش زۆڵ مستەم هەیە بەڵام ڕەنگە جیاوازێکە تۆزە زۆر بێ بەڵام وەکو میدیا بەڕاستی وەکو وتم یعنی ئێوە ئەبێ دەوری کاریگەریتان هەبێت لەوەی کە جۆش و خۆش بە خۆپشاندانەکان بدەنەوە بەردەوام ڕووماڵی ڕاستە و خۆتان باسی ئەمە ئەکەین ئەمە بۆ خۆی پشتیوانی تۆسە درەنگ ئێمە لێمانەوەی تۆسە درەنگ ڕەنگە ینی چۆنەڵێک ناڕزایەکان کۆتاییان پێ نەهاتوو هێشتا بەردەوامە هەتا ئەم حکوومەتە بەردەوام بێ ناڕزایش بەردەوامە بێ ئەوە دڵنیابن مامۆسا ڕخنش لە ئێوە هەیە کە ساردیەگەی لە خۆپشاندانەکانتانە بۆ نمونە هەزاران مامۆسا هەیە کە دێنە سەر شەقام چەند کەسانێکی کەمن ئەمەش جێگی ڕخنەیە وەکو ئێوەش وەکو ڕابردوو وەکو خۆپشاندانەکانی ڕابردوو ئەو هێزە بەقوتەوە ئەو دەنگە دلێرە نین کە حکوومەت لێتان بترسێت و ئەو بێ تا بێمنەتە نەموچە ئەدا نە بەدەم داواکاریەکانتان و دێت لەبەرێک وەکو هاوکارم کاکجلۆ ئاماژە پێک ترسێکی نییە لە خۆپشاندان و لە ناڕازایەتیەکان گومانی تیان نییە کە قەبارەی با بڵێن خۆپشاندانەکان گۆڕانکاری زۆر گەورەی تیا کراوە بەڵام ینی لەتان نەشارمەوە من پێشتریش ئەوە وت کە خەڵکێکی زۆر بێهیوا بووە لەوەی کە ینی گۆڕانکاری بە خۆپشاندان بکرێت کەمە بەڕاستی بیرکردنەوەی زۆر هەڵەیە و ئەوەی تەنها چۆنەڵی میکانیزمێکی مەدەنیانەکە بتوانانی گۆڕانکاری پێ بکەی بە باوەڕی من خۆپشاندانەوە کاریگەری شێبێ لە ڕاستیان ڕەنگە جزئێکی لەو بابەتە بۆ ئەو بگەڕێتەوە کە ئێستا دەوامی مامۆسایان نییە ئێمە ینی تقریبا نزیکەی 127,000 مامۆسامان هەیە با بڵێن ئەو لەو 127,000 مامۆسا ینی ئەگەر دەوام هەبێ بایکۆت بکەن لە ساعت 20 شیان بێن قەبارێکی گەورەیە لە ڕاستیە لە خۆپشاندانە
بەڕاستی حکومت چۆن دەڵێ منەتی بێمەنی ئێستا تۆ یعنی مانەگری چێکە تۆ ماڵۆدانیش بەس ئەگەر کاتی دەوام بوو ئەو کاتە تۆ ناچێت سەرۆڵەکانی خوێندن پچی دەوامەخەی حکومت ترسێکی زیاتری هەیە بۆیە بەداخەوە حکومت لەو کاتێک کە دەوام هەیە دەوامی مامۆسایان هەیە یعنی زۆر هەوڵەیە زوو موچیان باتێکە زووەکە تەمان هەر درەنگە لە چاو بەراورد بە حەقی خۆیان ئایان خاتە سەر و ڕیزبەندیەکەەوە بەڵام کاتێک کە باوڵێن دەوام نامێنێ مامۆسایان دەوامیان نامێنێ پشتگوێ ئەخرێن بێ هیوایە چۆن چارەسەرەکرێت چۆن هیوا دەبەخشنەوە ئێوەکو مامۆستای ناڕازیوەکو نەگەر مامۆستا بۆ ناڕازی لە هەموو ئەو کردانی ئەو هەموو فەرمانگانێکە دیکە هەیە لە حکوومەت لە هەرێم وەڵام مامۆستاوەکو چینێکی تێگەشت و مسەقف ئەبێت ینی سەری وڵاتەکانی دەوروبەری خۆی بکات سەری ئەو هەموو گۆڕانکاریە کە لە هەموو دنیا ڕۆیە بۆ نمونە ینی بەیروت نزیکترین گۆڕانکاریانە بەمە سەیری باوڵێن تقریبا حەو ساڵ لەمە پێش بوو ئێمە زانین چەند مزارێکی گەورن لە میسرا کرا لە کاتێکا کە پشتگیری ناوخۆیان نەبوو پشتگیری دەرەکیان نەبوو ئیسرائیل و سعودیە و ئەمریکا و هەموو ئەمانە پیان خۆش نەبوو کە محەممەد مورسی سەرکەوێت لەو با بڵێن خۆپشاندانە بەڵام لەبەرەوە ئیرادێکی بەهێزە بوو لەبەرەوە هەمووان هاودەنگ و کۆدەنگ بوون لەسەر ئەوەی کە دیفاع لە مافی خۆیان بکەن یعنی هاتنەوە دەسەڵاتە سیاسیشان ڕوخان بۆی خەڵکی هەرێمی کوردستانی شەبێت لەوە تێبگا کە ئەگەر ئەم دەسەڵاتە سیاسی ئێرە ئەگەر پشتگیری دەرەکیشی هەبێ ئەگەر ئەمریکا و ئێران و تورکیا و ئەمانەش پێیان خۆش نەبێ بڕوخێ بەڵام ئەگەر ئیرادێکی بەهێزە بێ ئەگەر ئێمە بەردەوام بین و بە خەبارێکی گەورە بێنە سەرجادە بەدڵنیای ئەتوانین کە ئەم حکومەتە بڕوخێنن و من باوەڕم وایە یعنی یەقینم لەسەرەوە هەیە بۆ نمونە شتێک کاتێک ئەشکێت بۆ من خراپە بێ ئەبێ وەلای وەسا چاکەکەیت تۆ بەڵام زۆر جار ئەم شتە قابلی چاکردنەوەی نەماوە ئەم حکومەتە بیزەوت ئەمەیە یعنی ئەم عادە لە بەردەوام دروستە بێتەوە و نەتیجەیەکی خراپەیە بدەسەوە بۆیە تەنها حال ئەمەیە ئەم حکومەتە ئەبێ لە ناوچە حکومەتێکی تر بێ بێتە شوێنی با بڵێن گۆڕانکاری بکە ئەگینا گۆڕانکاری بەم حکومەتە بە هیچ شێوەیەک ناکرێەوە پێویستە خەڵکی هەرێمی کوردستان مەردانەوە ئازایانە بێن سەر شەقامەکان داوای مافی خۆیان بکەن و بەرداوام بن تا ئەو کاتەی کە ئەم حکومەتە ئەگۆڕن زۆر باشە ئێستا چۆن دەتانەوێت پردی پەیوەندی نێوان چین و توێژەکان دروست بکەن لەوەی کە پێکەوە ناڕازی بن پێکەوە خۆپشاندان بکەن وەکوتم هەمومان ناڕازین بەڵام چۆن ئێمە بتوانین پەیوەندیشی با بڵێن ڕاستەخۆ دروستکەن و پێکەوە بێنە سەر شەقام من بۆ بەڕێستانم پێشتروت کە ئێمە بۆردێکی گەورەمان دروست کردەوە بە ناوی بۆردی ئەنجومەنی ناڕازاییەکان ئەنجومەنی ناڕازاییەکان پێک دێت لە ئەنجومەنی مامۆسایانی ناڕازی و سەرجەم ئەو گروپ و چینانەی ترکە ناڕازی نوێنەری تەندروستی تایە نوێنەری با بڵێن کرێکاران و سندیکاکانی تری تایە هەمومان با بڵێن ئەنجومەنێکمان دروست کردەوە بەردەوام ئێمە گفتوگۆکەین لەسەرەوەی کە چۆن بتوانین بێنە سەر شەقام و چۆن بتوانین ئەم دەنگانە یەک بخەین و گۆڕانکارێکی گەورە دروست بکەین ئێستاش بەردەوام لە خۆپشاندان لە ڕاستیە بە فەرمی پێم وانە ئێستا با بڵێن بانگەشەیەک بۆ خۆپشاندان کرابێ بەڵام لەبەرەوەی خەڵکی هەرێمی کوردستان بە بەردەوامی ناڕەزایی هەیە و بێگومان خۆتان نەزانن ینی ناڕەزایی لە چیەوە دروستە بێ زۆر جار نەخشە بۆ داڕێژراوە پێشوەخت با بڵێن بەعلانی بۆ کرێت کە فڵان ڕۆژ خۆپشاندانەکرێت جاری وایە نەخێ ڕووداوێکی سیاسی با بڵێن ڕۆیە قەزێکی سیاسی ڕۆیەوەی کە لە بەیروت بینیمان ئێمە ینی هیچ نێتێکی خۆپشاندان ڕەنگە نەبوو بێ لە پێشەوە یا هەندێک جاری تر هەیە مناسبەیەکی نیشتیمانیە شتێک بووە بۆ نمونە لە ساڵیادی با بڵێن خۆپشاندانێکی گەورە بۆ ساڵیادی سیستەمێکی گەورە بۆ ساڵیادی بۆنێکی نیشتیمانیە یاخود ینی بابەتێکی لەو بابەتانە کە من پێم وایە لە ئەمڕۆیە هیچ شتێکی لەو بابەتە نییە بەڵام خەڵکی هەرێمی کوردستان بەڕاستی زۆر پڕە زۆر ماندووە زۆر بێتاقەتەوە لەوایە کە بتەقێت و بەسەر ئەم دەسەڵاتە سیاسی ئەم پڕبوونەی خەڵکی وڵاتیان من دەمەوێت لێی تێ بگەم چونکە قسەیەکی دیکەش هەیە دەکرێت بۆ نمونە ئەمڕۆ تەندروستی دێنە سەرجادە ئەم ناڕەزایی تەندروستیەش تەنها ئەوە نییە بڵێ سەرتاسەری تەندروستکاران بێت لە هەرێمی کوردستان یا لە زۆنی سەوز بەڵکو دەبینی نەخۆشخانەی شار ئەمڕۆ دێ سبینێ شارە زۆر دێ دوو سبەی هەڵەبجە دێ ئەمانە هیچ کاریگەریەکیان نابێت کەواتە ڕۆڵی ئەم ئەنجومەنی کە ئێوە دروستان کردووە چییە نەک تەنها لەوەی کە توێژەکان یەک بخاتەوە بەڵکو توێژێک لە سەراسەری هەرێمی کوردستان یا ناوچەیەک پێکەوە هەمووی ناڕازی بن بۆ نمونە کە تەندروستی بایکۆت دەکا با هەمووی لە یەک شوێنان بایکۆتکەن اینجا ئەگەر ئەم ڕۆمەعاشی تەندروستی درا ئیدی کردی تەندروستی کەس ناڕازی نەبێ مامۆستایان سەرەی مامۆستایانە ناڕازی بن کە ئەو موچەی درا ئەو واز دێنێ سەرەی خانەنشینیە ینی بۆچی ئەمانە یەک ناخرێتەوە ڕۆڵی ئەم ئەنجومەنە چیە لە یەخستنەوەی ئەمانەیە بڵێ ڕاستیان مەهامی ئەنجومەنەکە بۆ ڕەوادنەوەی ئەو بابەتانەیە کە بڕێستان باسان کرد بۆ ئەوەی کە خۆپشاندانەکان یەک بخرێن و بە فشارێکی گەورەتر و با بڵێن بێنە سەر شەقام بەڵام بەداخەوە ینی خەڵکێک تا ئێستا خۆپشاندان و نەڕەزایی لە سنووری هەندێک خەڵکە بەداخەوە ڕەنگە تەنها لە سنووری ئەوە مابێتەوە کە بۆ داواکردنی موچە بێت ڕاستیە لەلای ئەمە خۆپشاندان ئەم بابەتی تێپەڕاندووە ناڕەزایی ئەم قۆناغی تێپەڕاندووە کە ئێمە داوای ئێستا هەڵۆشاندنەوەی حکومەتەکەین و پێمان وایە هەتا حکومەت هەڵنەوەشێتەوە ئێسش موچەی وەرگرین موچەی داهاتوومان لە مەترسیدایە موچەی داهاتوش وەرگرتین موچەی دوای ئەوەش لە مەترسەیە ئێمە خۆمان نەزانین یعنی نەعەدالەتی و نادادپەروەری سەرچەند سێکتەرەکانی
جونگەکانی دەسەڵاتی تەنیەوە ئەبێ ئەمانە گۆڕانکاریان تیا بکرێ ئەم ئەنجومەنە بە بەردەوامی ینی بیرمان نەچێ ئەمە گروپێکمان هەیە ئەو بەردەوام گفتوگۆمان هەیە و بەردەوام نەخشە ڕێگەدا ئانین بۆ ئەی بتوانین بە شێوەیەکی ڕێکوپێک و بە شێوەیەکی تۆکمە بتوانین بێنەوە سەرجادەوە بتوانین وەکو بەڕستان فەرموتان خۆپشاندانەکان یەک بخێنەوە بە یەک ئاراستە بە یەک داواکاری ڕوبەڕووی دەسەڵات ببینەوە. زۆر باش مامۆستا دوا پەیامت چیە بۆ مامۆستای ناڕازی بۆ سەرجەمچین و توێژە ناڕازیەکان لە هەرێمی کوردستاندا؟ پەیامی من ڕاستی ئەوەیە کە داوایان لێ یەکەم لە سەرجەم خۆپشاندانەکانی هەرێمی کوردستانە بەشدار بنەوە بەڕاستی تەنها ڕێگە بۆ ئێمە بتوانین کە گۆڕانکاری پێ بکەین ئەوەیە کە خۆپشاندان بکەین دژی ئەم دەسەڵاتەوە پێویستە هەمومان بین و چاوەڕێ نەکەین لەوەی کە خەڵکێکی تر مافی ئێمە وەرگێتەوە بێ خۆمان مافی خۆمان وەرگرینەوە و داوا لەو بەڕزانەکەم کە پێیان وایە کە با بڵێن خۆپشاندان و ناڕزایی گۆڕانکاری ناکە ئەوە فکرێکە کە دەسەڵات پێی خۆش ئەو فکر لەلا دروست بێت لە بشی خۆیان بیکەنە دەرەوە و دڵنیابن ئێمەش دەتوانین وەکو سەرجەم وڵاتان و با بڵێن وڵاتانی دەوروبەرمان ئەتوانین گۆڕانکاری بە خۆپشاندان بکەین و داوایان لێکەم هەمویان بێنە سەرجادە دژی ئەم دەسەڵاتە ستەمکارە نادادگەرە. زۆر باش زۆر سپاس بۆ مامۆستا تاریق تاهیر مامۆستای ناڕازی سپاس کە میوانی بەرنامەکەمان بوو. سپاس بۆ بەڕێستان. بەڵێ بینەرانی عزیز دەچینە لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتە. دەچین لای زانیاریەک بینەرانی عزیز دەگەڕێنەوە لاتە. چەند زانیاریەک لەسەر دوو پشک و پێوەدانی دوو پشک. دوو پشک 8 پێی هەیە و بە شەوانە بە شوێن خۆراکدا دەگەڕێت. 750,000 جۆر دوو پشک هەیە و تەنها 25 جۆریان مەترسیدارن. لە تایبەتمەندیە سەرنجڕاکێشەکانی دوو پشک ئەوەیە دەتوانێت بەبێ ئاو خۆراک بژی. دەتوانێت بۆ ماوەی مانگێک لە ناو بەفردا بژی و بەرگەی بەرزی 50 پلەی گەرمیش بگرێت. خاوەنی 6 بۆ 12 چاوە و دەتوانێت ڕۆشنایی و تاریکی لێک جیا بکاتەوە. گوێ نییە و نابیستێت، بەڵام بەهۆی لەرینەوەی دەزوولەکانی سەرقاچەکانی هەست بە بیستن دەکات. لە کاتی پێوەدانی دوو پشکدا چی بکرێت باشە؟ سەرەتا هەوڵ بدە شوێنی پێوەدانەکە بزانیت. شوێنی پێوەدانەکە دەست بەجێ بە ئاوی سارد و سابوون بشۆ بۆ ئەوەی هیچ نەبێت ئەو ژەهرەی لە دەوروبەری پێوەدانەکەیە نەمێنێت و بڵاو نەبێتەوە بە هەموو لەشدا. پێوەدرا و هێمن و لەسەر خۆ بێت و نەشڵەژێت. مەهێڵە قەرەباڵەخی و دەنگەدەنگ لەسەر کەسی پێوەدرا و دروست بکەن بۆ ئەوەی لێدانی دڵ و فشاری خوێنی بەرز نەبێتەوە، چونکە تا لێدانی دڵ و فشاری خوێنی بەرز بێتەوە ئەوە بڵاوبوونەوەی ژەهرەکە لە لەشیدا خێراتر دەبێت. خواردنی شیر باشترین شتە لە کاتی پێوەدانی دوو پشک، چونکە دژە ژەهرە و کەسەکە ئەڕشێنێتەوە. بەو هۆیەوە ژەهر ناگاتە نزیک دڵی و زۆر سەلامەتە بێ. هەوڵ بدە نەهێڵیت کەسە پێوەدراوەکە زۆر بجوڵێتەوە، چونکە تا زیاتر بجوڵێت خێرایی بڵاوبوونەوەی ژەهرەکە لە لەشیدا زیاتر دەکات. پارچەیەک سەهۆڵ بخرێتە سەر شوێنی پێوەدانەکە و بۆ ماوەی 10 خولەک لەسەری دای بنێت. هەر 5 خولەک جارێک ئەوە دووبارە بکرێتەوە. ئەگەر شوێنی پێوەدانەکە دەستت بوو بە هیچ شێوەیەک دەستت بەرز نەکەیتەوە، بە تایبەت بۆ ئاستی سەرەوەی دڵ، چونکە ئەوەش بڵاوبوونەوەی ژەهرەکە لە لەشدا خێراتر دەکات. لە زووترین کاتدا کەسی نەخۆش ڕەوانەی نەخۆشخانە بکرێت. مناڵ و بەتەمەن ئەو کەسانن زیاتر مەترسیان لەسرە. لە کاتی پێوەدانی دوو پشکدا دەتوانیت هێلکەیەک بە ساغی بخەیتە سەر شوێنی پێوەدانی دوو پشکەکە و بۆ ماوەی 5 خولەک هێلکەکە لەو شوێنەدا ئەمدی و ئەودیوی پێ بکە. لە پاش 5 خولەکەکە هێلکەکە بشکێنە زەردێنەکە بەهۆی هەڵمژینی ژەهرەکەەوە ڕەنگی ڕەش دەبێت. دێمەوە چەمچەماڵ بۆ لای میوانەکەمان بەڕێز مامۆستا جەزا ئەحمەد بانخواست لەسەر ئیرەی و حەسوودی قسە بکەین. مامۆستا زۆر سپاس بۆ دەرفەتە. ئەگەر سەرەتا پێمان بڵێ ئیرەی لە چیا خۆی دەبینێتەوە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله وبركاته. سلاوی خوای پەروەردگار لە ئێوە و بینەرانی بەڕێزی کاناڵی ئاسمانی پەیام بێ. ئیرەیی دەردێکی ئەوەندە کوشندەیە، یاخود حەسوودی دەردێکی ئەوەندە کوشندەیە، وەکو هەندێک لە زانایانە فەرموون
ئللا بە لە ناوچوونی بەرامبەر بەوەی کەوا حەسوودی پێبراوەیان بەوەی کە خۆی کە حەسوودی بەرە تایە ئاچێ هیچ عیلاجێکی تری نییە لەبەرەوە پێم وایە دەردێک کە وەبا و کۆرۆنای پێناگە دەردێک کە ئەگەر کۆرۆنا دەردێکی جەستەیی بێ ئینسان لەسەری مەجوور بێ بە مردنەکەی پلەی شەهادەتی هەبێ بەڵام ئەم دەردە هەم لە دنیا بە هیلاکیەدا هەم لە دوا ڕۆژ عیبداری ئەکاو ئەبێتە مایەی ئەوەی کەوا خوای پروردگار سزای بدا بۆیە ئەمە جێی خۆیەتی هەڵوێستەی زۆری لەسەر بکرێ و قسەی زۆری لەسەر بکرێ چونکە بەڕاستی ئەمە سروشتێکی مرۆڤە هەموو کەس هەیەتی بەڵام ئەوەی کە دوجار خوای پروردگار تەوفیقی ئەدا ئەتوانێ ئەم دەردە لە خۆیان نەهێڵە یاخود کلاوازی بکە یاخود زاڵ بێتە سەریا ئیرەیی پێناسەکەی هەندێک لە زانایان وایان کردووە حەسوودی کە ئینسان کەسێکە بینێ کە خاوەن نیعمەتە ئیتر هەر جۆرە نیعمەتێک نیعمەتی ماڵە نیعمەتی عیلمە نیعمەتی حیکمەتە زاناییە داناییە هەر جۆرە نیعمەتێک کە لە بەرامبەرە ئەیبینێتەوە ئەم چاوی تێ بڕێ وردە وردە وای لێەکە کە حەزەکە ئەو نیعمەتە لەوە نەمێنێ بەڵکو نەقڵ بێ بۆ خۆی ئەمە هەندێک لە زانایان ئاوهایان پێناسە کردووە زۆر باش مامۆستا تا چەند حەسوودی بۆ ناخی ئەو کەسی کە حەسوودە دەبێتە مای ناخۆشی یاخود کاریگەری دەبێت لەسەر دەرونێکی خراپی بۆ دروستە بێت و دوجار کاریگەری دەبێت لەسەر کۆمەلگا وڵا زۆر لە زانایان هەندێک داوێنێتە پاڵ حەسەنی بەسری هەندێک داوێنێتە پاڵ عومەری کوڕی عەبدولعەزیز خوای گەورە لیان ڕازی بێ ئەفەرموون وتەیەکی زۆر جوانیان هەیە ئەفەرموون هیچ کات نەمان بینیوە ستەمکار لە ستەم لێکراو بچێ وەکو حاسید یعنی وەکو حەسوودی بەر یعنی ئەو کەسەی کە ستەمەکە لەگەڵ ئەو کەسەی ستەمی لێکراوە وەکو یەک وایە بگرە زۆر جار خراپتریشە ئەو کەسەی کە حەسوودی ئەبا ئەوەندەی ئازار هەیە ئەوەندەی خەفەت هەیە ئەوەندەی دەرد هەیە ئەوەندەی هەم هەیە وەک لە سەرەتایەوتە مەگەر بە مەوتی بەرامبەر بە لە ناوچوونی بەرامبەر یاخود بە خەم و پەژاری خۆی کۆتایی بە و حەسوودیە بێنێ بۆیە تاکە حەل ئەوەیە هەوڵدا چارەسەری کا و حەسوودیە لە خۆیان نەهێڵێ مامۆستا چارەسەرەکان چین ئەو چارەسەران چین کە مرۆڤێک کە ئەگەر لە ناخیدا و حەسوودی هەیە و پێی خۆش بێ نەیهێڵێت و بێوێ ئەو حەسوودی لە ناخیدا نەمێنێت و دڵێکی ئارامی هەبێت وڵای اینجا بن بۆی تۆزێک بە تەسەسول بڕێدوان پێخۆشە لە پێشە ئەو هۆکارانە چین کە بنەمای حەسوودی ئەوەم پێ باشترە باسی کەم ئەگەر ئیجازە بدەیت بۆیە هەندێک هۆکار هەیە هۆکارن لەلایەن ئەو کەسەی کە حەسوودی ئەبا هەندێک هۆکاریش هەن لەلایەن حەسوودی پێبراوە هەندێک هۆکاریش هەن مشتەرەکن هاوبەشن لە نێوان حاسید و مەحسوود یعنی حەسوودی بەر و حەسوودی پێبراو ئەو هۆکارانە یەک لەو هۆکارانە العداوة والبغضاء گرێگۆڵی دەرونی هەندێک خەڵک هەیە گرێگۆڵی دەرونیان هەیە حقدیان هەیە ڕقیان هەیە بغزیان هەیە ئەوانە هۆکارن بۆ ئەوەی کەوە جۆتان لێمە مامۆستا یەکەم هۆکارە و حقد و گرێگۆڵی دەرونیە کە ئابێتە هۆکار بۆ ئەوەی کەوە لەلایەن حەسوودی بەرەوە بۆی کە حەسوودی بەرێ بۆ ئەوانە هەمووی نەهی لێکراوە لە شەرعە خاڵێکی تر لوتبەرزی ئەتەڕەفع ئینسان کاتێکە خۆی پێ گەورەیە و لوتی بەرزە حەزنان کە خەڵکێکی تر خاوەن ماڵ بێ خاوەن پارە بێ هەر نیعمەتێک لەو نیعمەتانە کە ناکرێ هەموو نیعمەتەکان باز بکرێ بەڵام ئەوەی کە گرنگە ئینسان لوتی بەرز ئەبێت جاری وا هەیە خۆی ئەوەندە بە گەورە ئازانێ حەز ناکە کەس هاو ئاسی خۆی بێ بۆیە حەزەکە زاڵ بێتە سەریاوە ئەو بەرامبەرە و نیعمەتەی نەمێنێ خاڵێکی تر حب الرئاسە یعنی خۆشەویستی بەرپرسیارەتی و سەرکردایەتی و هەوڵدان بۆ ئەوەی کە هەر ناوی ئەم هەبێ هەر ناونیشانی ئەم هەبێ حب الدنیا خۆشەویستی دنیا ئینسان کە وای زانی هەر دنیا لە دنیای ئەمێنێتەوە دنیا ماڵی یەکجاری ئەمە شۆنی یەکجاری ئەمە بەڕاستی ئەمە هۆکارێکە بۆی کە ئینسان حەسوودی بەرێ خاڵێکی تر خۆفەرزکردن بەسەر خەڵکە ئەمەشیشێکە لەو هۆکارانە دیارە ئەمە لایەن هەردوو لاوە مشتەرەکە کیبر کە ئەویش مشتەرەکە جاری وا هەیە شەرت نییە هەر هۆکارەکە حەسوودی بەر بێت جار وایە مەحسوودیش کە حەسوودی پێبراوە ئەویش هۆکارە بۆەوەی کە ئینسان
حەسوودی بەرێ ئەمە ناکەینە پاسام و بەڕیر بۆی کە خەڵک حەسوودی بەرێ بەڵام جاری وا هەیە کەسێک کە غەیبەتەکە خەتای غەیبەتکراویشە کەسێک کە نەزەرەکە خەتای نەزەر لێکراویشە بۆچی ئەمانە نابنە پاسا و جارێکی ترێڵێمەوە بەڵام ئەبێتە چۆن بڵێ کار ئاسانی بۆ ئەو کەسەی کە ئەو گوناهە بکە و تاوانە بکە ئەو کارێکی واکە هەڵوێستێکی وانوێنێ خەڵک غەیبەتی بکە ئەمیش بۆ خۆی کبری هەیە خۆی بە گەورە ئازانێ ئەو کەسەی کە خواماڵی پێداوە خوازانستێکی پێداوە علمێکی پێداوە ئەوەندە خۆی پێوە ڕادا خەڵک حەسوودی پێبە کەواتە ئەو کەسانش کە خاوەن نیعمەتن ئەبێ کارێک نەکەن کە خەڵک حەسوودیان پێبەرێ یاخود مجاورە والمخالطة ئەو کەسانی کەوا زۆر تێکەڵن ئەبێ وریابین ئەو کەسانی کە زۆر تێکەڵین لەگەڵیانە ئەوەندە نهێنیەکانی خۆمان ئەوەندە نیعمەتەکانی خۆمان بۆ باز نەکەین لەوەیە کەسێک کە خاوەن پارێ خاوەن ماڵە خاوەن داراییە خاوەن حکمت و داناییەکە لە بەرامبەریا کەسێکی تر هەیە لە نزیکی خۆی کە زۆر تێکەڵێتی سێرەکەی ئەو هیچی نییە و ئەمیش هەموو نهێنیەکانی خۆی لای ئەو دەربڕێەوە ئەمە هۆکارن ئەمانە دیسانەوە ئەیڵێنەوە نابێتە پاسا بۆی ئینسان حەسوودی بەرێ یاخۆت هەر تاوانێکی تر ئەنجامدا بەڵام کار ئاسانیەکە بیانوەدا دەست بەرامبەرەوە پاساوە دەست بەرامبەرەوە بۆی کەوە ئەویش ئەو حەسوودیە بەرێ دێمە سەر وەڵامی پرسیارەکەی جەنابەت ئەی چارەسەر چییە؟ وڵا یەکەمین چارەسەر ئەوەیە کە ئینسان ئیمانی خۆی دەمەزەر کاتەوە ئیمانی خۆی نوێ کاتەوە ئەمیشە بیر لە قەزا و قەدەر بکاتەوە بیر لە خوای پروردگار بکاتەوە بیر لە قەبر و قیامەت بکاتەوە چونکە ئەو پایانەی ئیمان کە یەکێک لە پایەکانی ئیمان باوەڕبوونە بە قەزا و قەدەر ئەوە هۆکارە بۆ ئەوەی کەوە ئینسان حەسوودی بە خەڵک نەبە ئەوە تا کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئامۆژگاری ابن عباسەکە کە مناڵێکە فەرمێ لو اجتمعت الأمة على أن ينفعوك لن ينفعوك إلا بشيء قد كتبه الله لك ئەوە یەکەمین خاڵە و پێچەوانەشێ ئەگەر هەموو ئومەتیش کۆ بێتەوە بۆی قازانجت پێ بگەێنێ یاخود زەرەرت پێ بگەێنێ ناتوانێت ئەگەر خوای پەروەردگار ویستی نەبێ کەواتە ئەم باوەڕبوونە بە خوای پەروەردگار باوەڕبوون بە قسمەت بە قەزا و قەدەر بەوەی کە ئەوەی خوای پەروەردگار بۆ تۆی نووسیبێ ئەبێ هەر بە نەسیبت بێ ئەوەی خوای گەورە ویستی بە نەسیبت نەبێ هەموو دنیا هەستەی تر دنیا ئینسان تەسەور کە بە هەموو قوتیەوە بە هەموو هێزیەوە بە شەرقیەوە بە غەربیەوە بە هەموو خەڵکەکانەوە بە جنیەوە بە ئینسیەوە بەڕاستی ئەم ئیمانە ڕاستی خەم ئیمانە پتە و بەهێزەوە لە ئینسانەکە بەڕاستی ئینسان ئاسووداکە بۆیە ئینسانە بێ بە ئیمانی خۆیان بچێتەوە بۆیە ئیمان هۆکاری یەکەمە بۆ ئەوەی کەوا ئینسان حەسوودی نەبە پاشان تەدەبوڕ و تەئەمول لە قورئان لە ئاەتەکانی قورئان ئەمانە هەمووی ئەبێتە سەبەبی ئیمان دەمەزەرکردنەوە اینجا هەستان بەوەی کەوا حەقی حەسوودی پێبراو بدەیت یعنی حەسوودی جاروا هەیە کابرایە کە حەسوودی ئەبا داماوە هیچی نییە پارەی نییە ماڵی نییە یعنی زۆر نیعمەتی لێ سەنراوەتەوە بەڵام ئەو کەسەش کە خوای پەروەردگار لە بەرامبەر ماڵی پێداوە خوای پەروەردگار حورمەتی پێداوە جاهی پێداوە ناونیشانی پێداوە علمی پێداوە هەر جۆرە نیعمەتێک کە ئەو هەیەی پێویستە لە بەرامبەر تەواضع بنوێنێ ئەگەر ماڵە لە بەرامبەر خێر بکە بۆ کەسێک کە نزیکێتی تەمەنوانی کە نزیکن حەسوودیت پێ بنوانی ئەدناسن کە حەسوودیت پێ بن ئەگەر علمت پێیە تەواضعت هەبێ خۆت بە گەورە مەزانە ئەگەر دەسەڵاتت هەیە بە هەمان شێوە زوڵمی پێمەکە ستەمی پێمەکە وە لە بەرامبەر ئەو کەسانی کە لەژێر دەستان پاشان ئەو کەسێک کەوا خاوەن نیعمەتە ئینسان هەز بکە یعنی کە چاکەیەکی تایە ئەگەر خراپەشی تایە بگەڕە لە دوای چاکەکانی چاکەیەکی ئەو نەفرە باز بکە بۆی کە وردە ئەو حەسەدەڵت و دەرونیان نەمێنێ پاشان سڵاوی لێ بکە سڵاوکردن زۆر گرنگە کەسێک کە ئەو تا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو ئەسبابی خۆشەویستی بۆمان باسەکە تەبعانەوە جێی ڕق و قینەکان ئەگرێتەوە پاشان دوعا بە تایبەتی دوعاکردن لە پاشەملە کاتێک کە ئینسان تەمان حەسوودی لە ڕقەوە دروزە بێ وەکو باسمان کرد کە ڕقی لە کەسێکە بێتەوە حەسوودی بۆ دروست ئەبێ حەزناکە ئەو ماڵی هەبێ حەزەکە و دەسەڵاتی نەمێنێ حەزەکە ئەو علم و زانستەی نەمێنێ بۆیە ئەمە زۆر ئازاری ئەدا بابێتەوە دەست بەرز کاتەوە وەلای خوای پەروەردگار دوعا بکە بڵێ خوای پەروەردگار لی خۆش بە خوای پەروەردگار تەوفیقی بدا خوای پەروەردگار شارەزای زیاتری پێ ببەخشە ئەم دوعایانە بۆ بەرامبەر بۆ ئەو کەسێک کە خاوەن نیعمەتە ئەو کەسێک کە حەسوودیە بە تەمان ئەمە سیفەتێکە سیفەتێکی بەشەریە لە هەموو لایەکمانە هەیە بۆی کە ئەمە نەمێنێ پاشان ئەسەدەقە خێر و چاکە ئەگەر بە تایبەتی بۆ کەسانەشی کەوە کە ئەو کەسێک کە لە بەرامبەر تایە نزیکتە لێوە ئەمانە ئەبنە هۆکار بۆ ئەوەی کەوە ئینسان ئەو حەسوودیە دڵ و دەرونیان نەمێنێ
زۆر باشە مامۆستا ئایا ئەو کەسی کە بەبێەوەی کە خواستی خۆی بێ بە جۆر لە جۆرەکان لە دەسەڵاتی خۆشیشانیە ڕەنگە ئیرەی با بە حەق و ناق ئیرەی با بە خەڵکی ئایا چ تاوانێکی دەکەوێتە ئەستۆ کاتێک کە زۆر جار لە دەسەڵاتی خۆیانە ڕەنگە ڕاستە چارەسەرەکەی هەبێ بەڵام ڕەنگە نەتوانێت زاڵش بێ بەسەر خۆیان چونکە زۆر جار دەبینی دەڵێت کەس هەیە ئیرەی بە برای بە خوشکی یا بە خزمە نزیکەکان و ئازیزەکانی خۆی دەبات. بەخوا مامۆستا جەلالجان ئەمە دەردێکی زۆر کوشندەیە زۆر شتێکی خەتەرە پێویستە چەندین بەرنامەی لەسەر بکرێ بۆیە ئەوە گوتم سیفەتێکی بەشەریە هەموو لایەکمان هەمانە بەڵام ئەبێت چارەسەری بکەین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چارەسەری بۆ داناوین ئەوە تا لە حەدیثێکە کە ئابی مەسعود دەجێڕێتەوە متفق عەلەیهە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ لا حەسەدە ئیلا فی ئیثنەتەین حەسوودی نابرێ ئیلا بە دوو کەس نەبێ چونکە جیای کردوێتەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لێرە یازانایان ئەم جۆریان ناوە غیبتە کەسێکەوە رجل آتاه الله مالا کەسێک خوای گەورە کە ماڵی پێبەخشیوە و کەسێکیش خوای پەروەردگار حکمت و دانایی و زانایی و علمی پێبەخشیوە دروستە ئینسان لەم کاتانەیە ئەم جۆرە غیبتەیە ئەم جۆرە خۆزگەیە بخوازێ کە ئەمیش هەیبێ بەڵام بە چ مەرجێک بۆ هەردووکیان مەرجی داناوە یەکەمیان ئەڵێ ئەو کەسە خوای گەورە تەوفیقی دابێ کە ئێمە حەزەکەین وەک ئەو هەمان هەبێ چونکەوە ئینسان حەزەکە پارەی هەبێ حەزەکە ماڵی هەبێ حەزەکەمانە گوناه نین ئەمانە خوای گەورە حەڵاڵی کردوون وەکو لە ئاەتەکە فەرمی لە سوورەتی النساء فەرمی ولا تتمنوا ما فضل الله به بعضكم على بعض واسألوا الله من فضله ئێوە حەسوودی مەبن ئێوە ئیرەی بە خەڵک مەبن کە خوای گەورە فەزڵ و خوای گەورە نیعمەت و بەخشەکانی خۆی ڕژاندووە بەسەر خەڵکیە بەڵکو پێچوانەوە داوا بکەن لە خوای گەورە بە ئێوەشی بەخشێ بۆ لەو حەدیثانم ببوورە من چۆن بزانم کە ئیرەی بە بەرامبەرەکەم ئەبم یا ئەو هەڵوێستەی کە هەمە یا ئەو بغزەی کە کۆ بووەتەوە لە دڵما حەسوودیەکەی کۆی کردوێتەوە چۆن خۆم درک بەمە بکەم مامۆستا گیان ئەمە وردە زیادەکە ئەمە وردە زیادەکە وەکو لە حەدیثەکە کە باسم کرد لا حەسەدە ئیلا فی ئیثنەتەین دروستە ئینسان حەز بکا ماڵی هەبێ بەڵام چ جۆرە ماڵێک ئەو ماڵەی کەوا خوای گەورە تەوفیقی دابێتی بتوانی بۆ خۆت بۆ ماڵ و منداڵت وەکە سوکارت بۆ کۆمەڵگەکەت بەکاری بێنی ئیسفادەی لێ بکەیت دروستە ئینسان حەزکە خوای گەورە زانای کە عالمی کە دانای کە بەڵام چ جۆرە دانایەک ئەو جۆرە علم و زانیارەی ناکە ئینسان لوتی پێی بەرز بێ و تەکەبوری پێپیا بێ بۆیە لەو کاتەشە ئەمە زانایان شتێکی زۆر جوانیان لە دەرهێناوە لەم حەدیثە فەرموون حتا ماڵ شایانی ئەوە نییە کە ئینسان داوای بکە ئیلا گەر ئاوهانە بێ علم شانی ئەوە نییە کە ئینسان داوای بکە ئیلا ئەوهانە بێ چونکە بەڕاستی ئەو ماڵ و سەروەت و پارە و ئەو نیعمەتانە کە خوای گەورە ئەیدا بە ئینسانەکان ئەگەر ئاوا سەرفینەکە قەرزارە بێتەوە لەسەری جاوە خەڵکێک کە ماڵی هەیە خەڵکێک کە علمی هەیە هەر نیعمەتێکی تر خان و زەوی و زار هەرچیەکی هەیە ماڵ و منداڵی زۆرە عەشرەتی زۆرە کەسی زۆرە پلۆپایی هەیە پێگەی هەیە باشە ئەگەر ئەمە کیبری پێپیا کرد ئەگەرمە زوڵمی پێکرد ستەمی پێکرد خۆی فەرز کرد بەسەر خەڵکە خۆ کەسێک ئەگەر نیعمەتی نییە ئەگەر ئینسان ئیماندار و باوەڕدارە لە قیامەتە خۆ ئەمەی کە خوای گەورە پێی نەداوە زۆر باشترە لەوەی کە خوای گەورە ڕژانێتی بەسەرە بەڵام نازانێ بەکاری بێنێ بۆیە ئێمە ئەگەر داوا ئەکەین وەسئەلوا الله من فەضله ئێمە داوا بکەین لە خوای پەروەردگار و ئەو ئیمان و عەقیدەیەشمان هەبێ ئەگەر خوای گەورە هەر شتێکی پێداوین بەڕاستی شتێکی تریشی لێ سندونێتەوە چونکە لەیەکێک لە زانایانە فەرمێ ئەگەر بینیتان کەسێک خوای گەورە نیعمەتێکی پێداوە دڵنیابن لەوەی کە خوای پەروەردگار نیعمەتێکی تری لێ سندوێتەوە بۆیە تەنها تەماشا لەو گۆشەیەوە تەماشای ئەو نیعمەتە مەکەن چونکە نیعمەتێکی تر هەیە خوای گەورە قاعیدەی وایە نایە لێ هیچ کەس کەماڵی هەبێ نایە لێ هیچ کەس خاوەن هەموو نیعمەتێک بێ بۆیە ئەبێ ئێمە زۆر ژیرانە لە یاسا و لە یاساکانی کەون تێ بگەین لە یاساکانی خوای پەروەردگار لە بنەما قورئانیەکان تێ بگەین نابێ ئێمە هیچ کەس قەناعەتمان وابێ کە فڵانە کەس لە بەرامبەرمانە خاوەن هەموو نیعمەتێکە ئەبینی کوڕی هەیە ئەبینی عەشرەتی هەیە ئەبینی لەشی ساغا بەڵام سەیرەکەی خوای پەروەردگار نیعمەتێکی تری لێ سندوێتەوە کە ئێمە هەر هەستیشی پێ ناکەین دوجار دێک دڵی خۆی لای تۆ ئەکاتەوە ئەڵێ مامۆستا بەڕاستی من وا ئەزانم بەسەر ئەم دنیایە ناگەڕێم بۆ نمونە ماعیدەی نەخۆشە تام ناکە یعنی بەڕاستی ئێمە ئەبێ وا تەماشا بکەین لە یاساکانی خوای پەروەردگار تێ بگەین کە خوای گەورە کەماڵ نادا بە ئینسان بۆیە بزانە هەر کەس با مەشغوڵی ئیبتیلاکی خۆی بێ با سەرقاڵی ئیبتیلای خۆمان بین بزانین خوای پەروەردگار بە چی تاقی کردوینێتەوە لەوە وردبینەوە بۆی لەوە ناجح بین هەیە بە کەمەندامی تاقی کراوەتەوە هەیە بە
هەیە بە نەبوونی تاقی کراوەتەوە، هەیە بە ترس تاقی کراوەتەوە، هەیە خی پڕگار ناز و نیعممەتی پێداوە ئەبێ ئاگادار بێ ئەم ناز و نیعممەتە ئەم ماڵە ئەم پارەیە ئەم عیلما ئەم سەروەتە چۆن بەکاردێنێ با سەرقاڵی ئەو نیعممەتە بین کە خی پڕگار پێداوین، با سەرقاڵی ئەو ئیبتیلای بین کە خی پڕگار بەسەریا هێناوین بۆی ناجیح بین چونکە دنیا إن كنا لمبتلين لنبلونكم بالشر بالخير يعني خواهي فرقار إما تاقي أكاتو لچندين آياتا كقرآن آماشي بيكردو بالله زۆر باشە ماوەسات پەیوەندیەکە لە نێوان حەسوودی و چاوپیسی داواتە ئایا حەسوودی دەبێتەوەی چاوپیسی؟ بەڵێ وردە وردە سەرێ کێشەیە بۆ ئەوەی کەوا ئینسان چاو بڕێتە ماڵی بەرامبەر بۆ ئەو نیعمەتانی لە بەرامبەرە بەڵێ ئەبێتە چاوپیسی چەندین حەدیسی پێغەمبەری خوای لەسەر صلی الله عليه وسلم کە لە قورئانیشا ئاماژەی پێکراوە کە ئینسان خۆی لێ پارێزێ هەم لە حەسەد و هەم لە چاوپیسیش. بەڵێ وردە وردە سەرێ کێشەیە هەم بۆ لە ناوچوونی خۆی ناوچوونی بەرامبەریش. دەردێکی زۆر کوشندەیە وەک لە سەرەتا باسم کرد هیچ ڤایرۆس و هیچ دەردێکی تر ئێمە بەڕاستی هەر خەمی ئەو دەردانەمانە کردە دەردی جەستەین وەکو ئیبن القەیم باسێکا بەڕاستی ئەو دەردانەی کە دوجار مزاعفاتی کەم ئیمانی و لاوازی ئیمان و باوەڕ نەبوون بەخوای پەروەردگار و بە قەزا و قەدەر بە پایەکانی ئیمانە ئەبێتە سەبەبی ئەوەی کەوا دەردی زۆر کوشندە بگرین کە دەرمانی ئاسایی چارەسەریان ناکە ئیلا بیر و باوەڕی ئیسلامی نەبێ. بەڵێ ماوەسا تا چەندە ئەو کەسێک کە ئیرەیی پێ ئەبرێت خەتای خۆیەتی لەوەی کە زۆر جار ڕەنگە عەرزی خۆی بکا بۆی کە بەرامبەرەکانی بزانن کە هەیەی یا بەم شێوازەیەوە ئەو کاتەش بەرامبەرەکەی ئۆتۆماتیکی ئەگەر کۆنتترۆلی خۆی نەکە یا زاڵ نەبێ بەسەر خۆیان ئیرەیی پێ بدا کەواتە من تا چەندە بەرپرسم لەوەی کە عەرزی خۆم بکەم بەرامبەرەکەم ئیرەیم پێ ببات. ئەو بۆ هەموو تاوانێک هەروایە بەڵێ ئەو کەسەی کەوا ئیرەی پێ ئەبرێ ئەویش تاوانی هەیە ئەویش پاساوەداتە دەست بەرامبەرەوە. گەنجە کە نەزەرەکە گوناهەکە ڕاستە ئەو گەنجەی کە نەزەرەکە و تەماشای ئافرەتێکی نامەحرەمەکە گوناهبارە و تاوانبارە. ئەو ئافرەتە گوناهبار نییە خۆی ڕوت کردوێتەوە چۆن ئەویش گوناهبارە ئەویش بۆتە سەبەب بۆی کەم سەیریکە ئەو گەر ئافرەتە خۆی داپۆشێ ئەو کەسەی کە خوای گەورە نیعمەتی پێبەخشیوە چ نیعمەتی عیلمە چ زاهەد نیعمەتێکە ئەگەر تەواضوعی هەبێ ئەگەر ئەو کەسەی کە ماڵی هەیە خێری لێ بکات چۆن ئەوە ئەبێتە هۆکار بۆی کە خەڵک حەسوودی پێ نەبا. ئەو کەسەی کە دەسەڵاتی هەیە گەر دەسەڵاتەکەی بە عەدالەت بەکاربێن لە عومەری کوڕی عەبدولعەزیزیان پرسی بۆ شوڕایەک دروست ناکەی بۆ دەوری شار فەرمووی شورام دروست کردوتیان نابینین شوڕاوتی بەڵێ بە عەدالەت دروستم کردووە هەز ناکەم کەسێک هەبێت زوڵمم لێ کردوێ بۆیە لە کەس ناترسم بۆیە ئەگەر دەسەڵات کاتێک کە ئێوێ خەڵک ڕقی لێی نەبێتەوە ئەوێ خەڵک حەسوودی پێ نەبا کە ئەو ڤێلاکانیان چۆ بە ئاسمانە و ماڵ و سەروەت و سیارە و لە ناز و نیعمەتا خەڵک هەچەند ئێمە بەڕاستی دڵنیان کەوانە ناز و نیعمەتانین بەڵام وا خۆیان دەرەخن کە ناز و نیعمەتان بەڵێ خەڵکێکی سادە و ئاسایش حەسوودیان پێبا هەوڵی لە ناوچوونیانەدا بۆیە ئەو کەسانە بەڵێ خەتابارن تاوانبارن گوناهیان ئەگاتێ خۆیان نەبنە سەبەبی ئەوەی کە خەڵکێکی ئاسایی چونکە دووبارەیەکەمەوە خەڵکی خاوەن ئیمان و خەڵکی دامەزرا و هیچ کات حەسوودی بۆوانە نابا کە بە پارەی حرام و بەخۆ فەرزکردن بەسەر میلەت و بەسەر خەڵکە خۆیان فەرز کردو نەخێر بەڵام ئەوانە خۆیان تاوانبارن بەڵێ بنە سەبەب بۆی خەڵکێکی ئاسایی حەسوودیان پێبەرێ. زۆر باشە مامۆستا خوای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێت ومن شەڕ حاسد ئیزا حەسەد دەمەوێت بزانم کە خوای گەورە ئامۆژگاریمان دەکات کە پەنا بگرین لە حەسوودان ئەو مەترسیە چییە کە خوای گەورە بۆ گەورەی خۆی ئامۆژگاریمان دەکات کە خۆمان بپارێزین لە حەسوودەکان؟ ئەوە ئەیکێکە لەو سوورەتە مبارەکانەی کە پێویستە ڕۆژانە ئێمە بیخوێنینەوە قل أعوذ برب الفلق من شر ما خلق ومن شر غاسق إذا وقب ومن شر النفاثات في العقد ومن شر حاسد إذا حسد. بەڵێ حەسوودی ئەسلی هەیە چاوەزار ئەسلی هەیە سیحر ئەسلی هەیە و لە بەرامبەریشا چارەسەری بۆ دانراوەی یەکێک لەو سوورەتە مبارەکانە کە بۆ پێغەمبەر هاتووە صلی الله عليه وسلم و دوجار بۆ ئومەتەکەی تا ڕۆژی قیامەت پێویستە مسلمانان پەنا بگرنە بەر خوا چونکە یەکێک لە هۆکاری خۆپاراستن ئەتەوەکولە ئینسان ئەگەر تەوەکولی بەخوا بەست و ئەسبابەکانی جێبەجێ کرد لەو نیعمەتانی کە هەیەی بەهی خوای زانی شکری خوای لەسەر کرد هەر جۆرە نیعمەتێکە پاشانیش پەنای بە خوای پەروەردگار گرت ئیتر ئەوەی هات بەسەریا قەدەری خوای گەورەیە و گەڕانەوەی نییە. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا جەزا ئەحمەد بانخواز لە چەند شەماڵەوە لەگەڵمان بووی سپاس مامۆستای گیان. زۆر سپاس.
بینرانی عزیز وەرگەوە بابەتەکانی پەیامی ڕۆژێم ڕۆژمان بەم شێوازە کۆتایی پێات سپاس بۆ هاوکارم کاک دانیار بۆ هاوکارانم لە پشتی کامێرە کۆنتترۆل سپاسی تایبەتیش بۆیەوە کە بینەرمان بوون تا ڕۆژێکی نوێ بەرنمەیەکی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرین ماڵتان ناوە خواتان لەگەڵ.